بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە دەرفەتێکی تر و لاڵقێکی نوێی بەرنامەی لە کەرکووکەوە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئێستا پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە تایبەت لە 15 پارێزگای عێراق خەریکی بەڕێوەچوونی هەنگاوەکانی خۆیەتی بە تایبەت لە ئێستایان لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا خۆی دەبینێتەوە. حیزبە سیاسیە بەشدار بووەکان خەریکی بانگەشەی هەڵبژاردن و بەڕێوەبردن و گەیاندنی پەیامەکانی خۆیانن بە دانیشتوانی ئەو ناوچانەی کە بڕیارە لە پرۆسەکەدا بەشداری بکەن. بە نسبەت ئێمەی کوردەوە بە تایبەتر چاومان لە پرۆسەی هەڵبژاردنەکانە لە شاری کەرکووک، چونکە لە پرۆسەی ئازادی عێراقەوە لە ساڵی 2003 ئەمە دووهەمین پرۆسەی هەڵبژاردنە بە تایبەت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە شاری کەرکووک بەڕێوەچێت. لە پرۆسە یەکەمدا کورد توانی دەسەڵاتی خۆجێتی ئەو ناوچانە بگرێتە دەست و بۆ چەند ساڵێکیش تێیدا ئیدارێ و شارە بدە. پاش ڕووداوەکانی ساڵی 2017 جۆرێکی تر لە ئیدارەدانی ئەو شارە هاتە گۆڕێ. بە تایبەتتر و بەڕوونتر بڵین لەلایەن با بڵین هێزە عەرەبی و تورکمانەکانەوە شارە بەڕێوە برێ و کورد کەوتۆتە پراوێزەوە. ئەمە دەرفەتێکی باشە بەوەی کە کورد بتوانێت جڵەوی ئیدارەدانی ئەو شارە بۆ جارێکی تر بەدەستەوە بگرێ و بیباتەوە. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم پرۆسەیە و نزیکبوونەوە لە یەکلاییکردنەوەی سەرکەوتن و سەرنەکەوتن بە تایبەتر بەتن بە نسبەت هێزە کوردیەکانەوە و زیاتریش تایبەت بە نسبەت هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکەوە لەم بەرنامەیە ڕادەوەستین و چەند پرسیارێکی جددی وەڵام وەردەگرینەوە لە بەڕێز مامۆستا مستەفا عەبدوڵڵا کارگەڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و سەرپەرشاری هەڵبژاردنەکانی ئەو حیزبە لە کەرکووک میوانداریەکەین بەڕێز مامۆستا مستەفا زۆر بەخێربێن. زۆر سپاس. زۆر سپاسی ئەم دەرفەتەتان لەیەکەین. خۆشەویستن. ماندوو نەبن. عزیز و ئازانم لە کەرکووک زۆر خۆتان ماندوو کردووە. دەستان خۆش بێ. ئینشاءڵڵا بە هیوایەک ئەوەی کە سەرکەوتنێکی باش بەدەست بهێنن. مامۆستا مستەفا بۆی بچینە ناو بابەتەکەەوە با لە بارودۆخی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکان پرسیار بکەم بە شێوەیەکی گشتی ئەم پرۆسەیە چۆن بەڕێوەچی؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ سازکردنی ئەو بەرنمەیە مامۆستا عەباس. سەبارەت بە کەرکووک و پرۆسەی هەڵمەتی بانگەشە، شارەکە خۆی شارێکی گەرمە، ململانەی تێدا گەرمە، عێراقێکی بچووکراوەیە موسەغەڕە لە پێکهاتە لە نەتەوە لە ئایدیای جۆرا و جۆر لە کورد و لە عەرەب و تورکومان و سونە و شیعە و پێکاتەیەکە دەتوانم بڵێم عێراق پێکاتەکانی لەوێ کۆبۆتەوە. هەموو چاوی لەسەر سەرکەوتنە، هەموو چاوی لەوەیە شوێن پەنجەی لە ئەنجومەنی پارێزگای نوێی کەرکووک ببێ. بۆیە هەڵمەتەکە گەرمە، بانگەشەکان گەرمن، چوونە قۆناغێک هەندێک جار تەجاوەزاتی زۆریشی تێدایە، هەندێک جار سنووری مۆڕاڵ تێدەپەڕێنێ، پرەنسیپەکانی هەڵبژاردن بەپێی کۆمیسیۆن تێدەپەڕێنێ، چونکە هەموو پێکهاتەکان پێیان وایە دەبێت لەو پرۆسەیە لەو ئینتیخاباتە شوێن پەنجەی گەوریان هەبێ، بە تایبەتی کە کورسیەکان کەمن. ژمارەی کورسیەکان 15 زایدنی یەک بۆ مەسیحیەکان، منافەسە لەسەر 15 کورسی، هەر کەسە دەیەوێت لەو بەشەکەمە بەشی خۆی بێنێتە پێشەوە. بۆیە دەقیق بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت پرۆسەکە زۆر گەرم و گۆڕ بەڕێوەرەچێ. گەرم و گوڕ لە نێوان نەتەوە پێکهاتەکانی ئەو شارە یان لە نێوان خودی پێکهاتەکانیش بە تایبەتر بەنسبەت هێزە کوردیەکانەوە چۆنە؟
هەڵمەتەکە قۆناغی یەکەم لە بینی پێکهاتەکان وەکو نەتەوە وەکو ئایدۆلۆژیاش گەرمە، بەڵام لە ناو پێکهاتە کوردەکانیش گەرمە، بە تایبەتی لە ناو حیزبە کوردیەکان قۆناغێکی وای بەخۆ بینۆک و ساڵی 92 بە تایبەتی ئەو دوو حیزبەی کە پێشتر لە کەرکووک حکومڕان بوون و فەشەلیان هێناوە، پێشتر لە کەرکووک ئیدارەیان لابووە و خەڵکی کەرکووکیان ناومێت کردووە، پێشتر نەوت و داهات و ئەمن و هەموو شتێکی کەرکووکیان لابووە، خێر و خۆشی کەرکووکیان بۆ خۆیان بردووە و نەهامەتیان بۆ خەڵکەکە هێشتۆتەوە. ئەوانە ئێستا منافەسە دەکەن، خەریکی دژایەتێکی سەختی یەکترن، شەڕی 64 بۆ ئێستایان، مێژووی بۆ ئێستایان دانەوێت لەسەر خەڵکی خێر لە خۆنەدیوی کەرکووک ئەزمموی بکەنەوە، دووبارەی بکەنەوە، ڕێخستنی خۆیانی پێگەرم بکەنەوە، ئەندامی خۆیانی بە ئومێت بۆ دروستکەنەوە بە دژایەتی یەکتر، نەک بۆ بەرژەوەندی کەرکووک، بۆ ئەکتیفکردن و چالاکردنەوەی ڕێخستنەکانی خۆیان بۆ حیزبەکانی خۆیان، چونکە کەرکووکیان لەبەردەست بوو، خزمەتیان نەکرد، کەرکووک لای ئەوان بوو، وێرانیان کرد، کەرکووک لای ئەوان بوو، خەڵکی کەرکووکیان تووشی یەس و ناومێدی کرد. ئێستا مەکە دەچینە ناو خەڵک زۆر بێزارە لە ممارەسەی یەکێتی و پارتی لە 17 ساڵی ئیشکردنیان 2003 تا 2017 14 ساڵ 14 ساڵ ئەوان لەوێ حکومڕان بوون، هەموو شتێک لای خۆیان بوو. کاتێک مفاتەحەی خەڵکی بە شەڕەفی کەرکووک دەکەی، خەڵکی خێر لە خۆنەدیوی کەرکووک دەکەی، ئەڵێن بەڕاستی هیچمان لێ نەدین غەیری گەندەڵی و قۆرخکاری و جیاجیایی و دوو ئاسایش و دوو پەروەردە و دوو زمانی قسەکردن و دوو مستەڵەحاتی جۆرا و جۆر هێنانە پێشەوە، کۆمەڵگای کوردی کە مجەسەمەیەک بوو بەیەکەوە لێکیان دابڕی، بۆیە منافەسەکە لە بینی لایەنە کوردیەکان گەرمە. باسی نەهامەتی و ناومێدی خەڵکی کەرکووکت کرد و باسی گەرمی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنیشت کرد. خەڵک چۆن تەعامل و تەفاعل لەگەڵ ئەو بارودۆخەی گەرمی و ناومێدی و یەس و ئەو شتانەیە؟ خەڵکی کەرکووک خەڵکێکی ڕەسەنە و خەڵکێکە شارەکەی خۆی خۆش دەوێ و پێی وایە دەبێ هاوسەنگی بگەڕێتەوە بۆ شارەکەی، ئێستا هاوسەنگی لەدەست درراوە. خەڵک مهتەمە بەو بابەتە؟ بەڵێ مهتەمە، بۆ مهتەمە پێی وایە هاوسەنگی لەدەست چووە و قەزیەی کوردی خەڵک لەوێ جیا دەکاتەوە لە یەکێتی و پارتی. پێیان وایە یەکێتی و پارتی ممەسیلی قەزیە نەتەوەیەکە نین، چونکە کردیان و سەرکەوتوو نەبوون، بەس پێیان وایە ئێستا هێزی تر هاتووە، خەڵکی تر هاتووە، نابێ کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک غایب بێ، بەڵکو دەبێ بە قووەتەوە ببێ. هەر هاوڵاتیەک دەدوێنی لە کەرکووک ئەڵێ نابێ کورد لە بابچینە نێوەندی وردەکاریەوە. جەنابی مامۆستا، باشە، ئەوە حاڵەتێکی زۆر باشە. خەڵکی کورد لە کەرکووک گرنگی بەوەدا کە ئیدارەی شارەکەی وەرگێتەوە لە دەستی خۆیان بێ. ئایا حیساباتی دوای ئەمەشی کردووە؟ دوای وەرگرتنەوەی ئەم دەسەڵاتەوە بەدەستێنانەوەی کورسیەکان ئەم ئیدارە کێ جڵەوی ئەگرێتە دەست؟ مەبەستم ئەوەیە وردەکاریەکە لەوەی کێ دەنگ بە کێدا لە دەوری کێکەوە بێتەوە ڕوو لە کێەکە جڵەوی دەسەڵاتی شاری کەرکووک بەدەست کێوە ئەدا. بەدیدی من بۆ کەرکووک بە تایبەتی بۆ کورد یەکێتی و پارتی ئەزمەیەکیان قوڵقاندووە، لە هەرێم قوڵقاندویانە لەوێ قوڵتر، بەو دیدە بەو بۆچوونە بەو منافەسە ناشەریفانە ئاسان نییە بتوانین پارێزگاری کەرکووک بەو نەغمەیە بەدەست بێنین. پێویستی بە تەوافقاتە، پێویستی بە ڕێکەوتنێکی گەورەی سیاسیە لەگەڵ لە بەغداوە. دەبێ کەرکووک لە دوای ئەو ئینتخاباتە بە جۆرێکی تر ئیدارە بکرێ، بە جۆرێکی تر مامەڵەی بکرێ، نە پێش 16 ئۆکتۆبەر کە هاوسەنگی تیانە بوو پێکهاتەکانی کەرکووک هەستیان بە غوبن دەکرد، نەک دوای 16 ئۆکتۆبەر کە ئێستا کورد هەست بە غوبن و وەکو ستەم لێکراوی دەکات. پێویستی بە ڕێکەوتنێکی ترە، دەبێت لە بەغداوە جارێکی تر لە دوای ئینتخاباتە قسە لە شاری کەرکووک بکرێ، وەکو عێراقێکی بچووکراوە و مسەغەر پێویستی بە لێک تێگەشتنی گەورەیەگینە معانات و گرفتی تر دێتە پێشەوە. بۆچی لە بەغداوە، بۆچی لە هەولێرەوە نەبێ باڵێ؟ هەولێر کاریگەری نەماوە. هەولێر بە تەسەوەڕی من کاریگەریەکەی لەسەر ناوخۆی ئێرەی نەماوە، ناتوانێت کاروبارەکانی ئێرەی ڕێکخە، ناتوانێت بینی هەولێر و سلێمانی ڕێکخە، ناتوانی گرفتەکانی ناو حکوومەتی خۆی کە دوو حیزبی حکومڕانن لە دوای ڕاپەڕینەوە شەریکن
گرفتەکانی خۆیان پێچارە سەر ناکرێ دەتوانێت تەدەخول لە ڕێخستنی کاروباری کەرکووکێ بکە کە وەکو ئاماژەم پێکت ئەو فرە پێکهاتەیە بۆیە ئیلا دەبێت لە بەغداوە کورد عەرەب تورکومان هەموو پێکهاتەکان لە دوای ئەو انتخاباتە مامەڵەیەکی تر لەگەڵ کەرکووک بکەن بۆی کەرکووک هاوسەنگێکی بۆ بگەڕێتەوە خەڵکەکەی هەست بە ئامان بکە لە ترس و دڵڕاوکێ ڕزگاری بێ ئێستا لە ترس و دڵڕاوکەیە پێشتر خەڵکی تر لە ترس و دڵڕاوکێ بووە پێویستی بە لێک تێگەیشتێکی کۆنکرێتی هەیە شکارێک نبینیەوەی لە بەغداوە ئەم بابەتە شرۆڤە و دیراسە بکرێ با بڵێن یان ڕێکەوتنێک بێنێتە ئاراوە بە تایبەت لەو ڕوانگەوەی جەنابی مامۆستایانی پارتی و یەکێتی وەکو کورد نەیانتوانیوە پێکەوە خیتابێکی هاوبەشیان هەبێت لە بەغا تا مامەڵی پێوە بکەن بەدەر لەوەش پێکەوە لەگەڵ هێزە سیاسیەکانی دیکەی کوردی ئەوەندە مستەجیم و حساب بۆ کردنەوە بابەتانیان نەبووە هەتا ئەم خیتابە هاوبەشە فرەیە بێتە ئاراوە کورد چۆن ئەتوابێ بەم پەرتەوازەیەکە ئێمە ئەزمونێکی ڕوونمان هەیە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بینیمان پارتیوێکێتی چۆن مامەڵەیان کرد لەنێو خۆشیان و لەگەڵ هێزەکانی دیکەش بەدیدی من دەبێت کەرکووکیەکان دەرس لە ڕابردوو وەربگرن بەڵێ دەرس لە ئەزمموی تاڵی یەکێتی و پارتی وەربگرن دەبێ هێزی تری کوردی بێنە پێشەوە بۆی بتوانێ مامەڵە لەگەڵ قەزەی کەرکووک بکە لەگەڵ ناوەند بۆ گێڕانەوەی هاوسەنگی بەدیدی من بە یەکێتی و پارتی و مۆزوع ناکرێ چونکە ڕوونتر خیتابەکەت بۆ کەرکووکیەکان بەڕێی من ینی پێویستی بە هینێکی ڕوونتر هەیە تۆ دەوێت لەم ڕوانگەیەوە بە کەرکووکیەکان چی بڵێ ینی بۆەوەی کە بتوانێت مامەڵێکی دروست و ڕێکەوتنێکی باش لەگەڵ پێکات وەڵام من دەمەوێت بە خەڵکی تێکۆشەری کەرکووک کە لەسەر دەریای نەوتە بەڵام کۆڵان و جادە و کەرتی پەروەردە و کەرتی تەندروستی و هەموو کەرتەکانی لە ئاستی خوارێن لە خزمەت گوزاری دەبێ لە 2023 بۆ 2023 20 ساڵ حەزارەتی پێ بنیاد دەنرێ 20 ساڵ شارەستانەتی گەورەی پێ دەچێتە پێشەوە نەک لە مڕەبعی یەکەم بین بۆیە دەبێت خەڵکی کەرکووک ئەوانەی ئەزمموی کردوون ئەزممویان نەکاتەوە ئێستا هێزی تراتوە هێزێکی وەکو ئەو لیستەی وەکو هاوپەیمانی مەشخەڵ کە متەمەسیلە لە دوو حیزبی گرنگ لە کۆمەڵی ئیسلامی و لە یەکگرتووی ئیسلامی لە کۆمەڵی دادگەری و لە یەکگرتووی ئیسلامی ئەو دوو هێزە ئەزممویان هەیە لە هەرێمی کوردستان لە ئاوەدانکردنەوە لە خزمەت گوزاری لە بەدەمەوە بوون لە خەڵکی سەرڕاست لە خەڵکی ڕازگۆ من قەناعەتم وایە هێزێکی ئاوا بێنە پێشەوە دەتوانێت مامەڵەیەکی دروست لەگەڵ هەموو پێکاتەکانیش بکە هاوسەنگیش بگێڕێتەوە خیانەتیش لە ئەمانەت نەکە دەزی و گەندەڵیش ڕابگرێ خزمەت گوزاریش بەرقەرارکە ماڵی گشتی بە حەرام بزانێ دەستی بۆ بەرێ و مامەڵەی توانای مامەڵەکردنیشی هەبێ لەگەڵ پێکهاتەکانی کەرکووک عوقدەی تاریخی و نەفسی و مشکلەی نەبێ نەتوانێت ئیشەکان چارەسەرکە بۆیە بە تەسەوڕی من خەڵکی کەرکووک فرسەتێکی لەبەردەمە لە ڕۆژی 18 مانگ جارێکی کە شتێک دووبارە نەکاتەوە غەیری تاڵا و ناڕەحەتی شتێکی تری لێ نەبینیوە بۆیە دەرفەت هەیە بۆ کەرکووک و کەرکووکیەکان بچێتە قۆناغێکی باشتر لە ئێستا زۆر باشەکەواتە بە ئێستا هەندێک باس لە بارودۆخی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک بکەین بارودۆخی ئەم هاوپەیمانیەتێ چۆن وەکو لیستێک کە بەشداری هەڵبژارنەکەی کردووە بۆچی کۆمەڵ و یەکگرتو ویسیان بە هاوپەیمانێتێک بەشدار بن و خەڵکی کەرکووک احتیمامی بەم لیستەیە و متعاتفەتی چۆنە لەگەڵی یەکگرتو کۆمەڵ لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بۆ شاری کەرکووک بانگەوازێکیان بڵاو کردەوە زوو وتیان پێویستە کورد هەمومان بەیەکەوە بین ئەوە داواکاری یەکگرتو کۆمەڵ بوو چکازانیمان کورد لەوێ هاوسەنگی لەدەستداوە دەبێ بیگەڕێتەوە ڕامان گەیاند لەگەڵ هەموو پێکهاتەکانی کوردستان و ئەحزاب باسمان کرد هەردوو لامان چکازانیمان شەڕەکە لەوێ قورسە بەڵام بەداخەوە حکمڕانەکان لە خەمی خەڵکی کەرکووک بەڵێ ئێستا دێمە سەر مۆزوعەکە بەڵام بەداخەوە ئەو شەڕە مێژووی ئەو دوولایەنە دەسەڵاتدارێکێتی و پارتی ئەو خەونەی کەرکووکیەکانیشیان لەبار برد منافەسەی حیزبایەتی کاتێک گەبینیمان ئەوانە نایان کارێکی وا گەورە بۆ کەرکووک بکەن خەڵکی کەرکووکیش ناومێدە لەوانە خەڵکی کەرکووک مێژووی ئەوانە دەناسێ ممارەسەکانیان دەناسێ هەستمان کرد خەڵک تووشی ناومێدی دەبێ و کورت ناچێ بۆ دەنگدان ئەی دەبێت لیستێکی بەدیل دروست ببێ
دەبێت لیستێکی تر دروست ببێ خەڵک ئومێدێکی بۆ پەیدا ببێ بچێ بۆ دەنگدان دەنگ بدا بۆ نوێنەرەکانی چونکە ئێمە لێگەڕابین بۆ یەکێتی و پارتی یەکێتی و پارتی خەڵکیان بێتاقەت کردووە خەڵکیان چەوساندۆتەوە خەڵکیان نەهامەتیان بەسەرهێناوە هەریەکە بە جۆرێک خەڵکی کورد زۆر نزیک بوو بەشێکی زۆری نەچێ بۆ دەنگدان کە نەچێ خەڵکی خۆیان ئێستا خەریکە نەچێ حیزبیەکانی یەکێتی و پارتی ئیکە خەڵک نەچێ کورد زەرەر دەکا بۆیە لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە کۆمەڵ و یەکگرت و ئەو لیستەیان پێکهێنا بۆ ئەوەی لیستێکی ئیسلاح خوازان بێ ئیسلام خوازان بێ کوردانە بێ نیشتیمانی بێ بتوانێ هەموو ئەو خەڵکەی کە ناومێدی بۆ دروست بووە ئومێدی بۆ بێنێتەوە لەو ڕۆژانە گوێم لە یەکێک لە بانگەشەکەرانی یەکێک لەو دوو حیزبە بوو دوو حیزبە حکومڕانە ئەیوت لیستی مەشخەڵی کەرکووک دەنگەکانی کورد زایە دەکات پرسیارم هەیە بەڵێ من وەڵامم دایەوە وتم نەک زای ناکە دەنگەکانی کورد کە ناومێدیتان بۆ دروستکردوە دەیانهێنێتەوە لێگەڕابین بۆ ئێوە ئەو هەموو مێشوە تاڵی بەسەر کەرکووکتان هێناوە خەڵک لە ماڵەکانی خۆی نەداهاتە دەرێستا ئومێدێکی بۆ دروست بووە دەڵێ نا خۆ کورد متەمەسیلین لە یەکێتی و پارتی خەڵکی تر هەیە دەبێت بچم دەنگی بۆ بدەم بۆیە ئەو لیستە ضرورەتی بوونی زۆر زەرور بوو هەستێکی نیشتیمانی بوو هەستێکی کەرکووکیانە بوو گێڕانەوەی هاوسەنگی بوو جارێکی کە ئومێد دروستکردنەوەی بۆی خەڵک لە ئەلیف و با ناومێد بووە نابێت لە قەزیە کوردیەکە و کەرکووکیەکە و خزمەت گوزاریەکە ناومێد بێ دەبێت بەدیلێکی بۆ بینێ پێش ئەوەندەی تێگەیشت بن بۆچی پارتی یەکێتی ئامادەیان نەبوو لیستێکی نیشتیمانی هاو بەش بۆ کورد و بەنسبەت کەرکووکەوە هەبێت ئەوانە کێشەکانیان لە هەرێم ڕەنگی دایەوە لە ئەوێش کێشەکانیان هەرێمیان ڕەنگی داوەتەوە لە بەغدا ئێستا هەرێم لە بەردەمی بەغدا زۆر لاوازە ڕۆژێک لە 2005 لە 2008 لە 2013 و 14 تا 13 و 14 حکوومەتی بەغدا لە هەرێمی کوردستان تشکیل دەکرا دەبوو ئۆکەی هەرێمی لێدرابە ئەوجار حکوومەتی بەغدا تشکیل دەبوو ئێستا وانە ئێستا هەرێم پەرلەمانی داخراوە ئەنجومەنی پارێزگاکانی داخراون کۆمیسیۆنی کۆتایی هاتووە حکوومەتەکەی کار بەڕێکەرە مونافەسەی بینی دوو حیزب حکومڕانەکە گەیشتۆتە ئاسێکی زۆر بێتام کەواتە ئەو شەڕانیان بردۆتە ئەوێ شەڕی تاریخیان هەیە وەکو ئاماژەم پێکرد بۆیە نەیانتوانی ئەو قەزیە نیشتیمانیە گەورە بەڕاستی بکەنە دەرفەتێک بۆ گێڕانەوەی ئومێد بۆ کوردان لە کەرکووک زۆر باشە ئێوە نزیکەی مانگێک و چەند ڕۆژێکە بانگشی هەڵبژاردن لە کەرکووک دەستی پێکردو و جەنابیشتان ئامادەیتان هەیە لەوێ وەکو سەرپەرشتیاری بەڕەوەچوونی بانگشی هەڵبژاردنەکان یەکگرتو با بڵێن هەماهەنگی خەڵک چۆنە لەگەڵتان تعاتوفی خەڵکی کەرکووک چۆن هەست پێەکەن ومێتان هەیە هیوایەتان هەیە توانیوتانە کاریگەری دابنێن ئەم لیستە لەلای خەڵکی کەرکووک جێگەی ئومێدە خەڵکی کەرکووک ئەوەی من لەمسم کردووە و هەستم پێ کردووە ئەو ماوەی کە لەگەڵیان دەژیم خەڵکی کەرکووک خەڵکێکە خەڵکێکی دروست و ڕەسەن و نیشتیمان پەروەرە بەس ماندوو کراوە لیستی مەشخەڵ هاوپەیمانی مەشخەڵ کە هاتووە خەڵکێکی زۆر پێی وایە ئومێدێکە چونکە کارەکتەرەکانی سەرڕاستن متەدەین و دیندارن بوێرن لە گەندەڵی بێدەنگ نابن پێیان وایە دەبێ بێنە پێشەوە بۆیە من بە ئیجابی مامەڵەی خەڵک لەگەڵ لیستی هاوپەیمانی مەشخەڵ دەبینم و کارەکتەرەکانی هەردوو لاشمان یەکگرت و کۆمەڵ بەجددی لە ناو خەڵک بوون چونکە پێشتر خزمەت گوزاریان تەقدیم کردووە کاری پەروەردەیان کردووە کاری خێرخوازیان کردووە ئەزمون هەبووە لە ئەنجومەنی پارێزگا کە خەڵکەکەیان شتی جوانی کردووە بۆیە ئومێدێکی باش دەبینم بۆ ئەو لیست پرسیارێکی تەقلیدی هەیە هەمیشە لەم ساتە وەختانیان دێتە راوە بەوەی کە بە هاوڵاتیەک بوو ترێ مەسەرەن وەرە پشتیوانی ئەم لیستە بکەیە دەنگی بدەرێ هەندێکی لە وەڵامە ئەوە باسەکانڵێ تۆ چیت بۆ ئێمە کردووە با من ئەو پرسیارە بکەم یەکگرت و کۆمەڵ توانیویانە چی بۆ کەرکووک بکەن لە کاتێکا دەسەڵاتی ئەو شاریان بەدەستەوە نەبووە داهاتی ئەو شاریان بەدەستەوە نەبووە خاوەنی سەرمایشی گەورە نەبوون چیان بۆ کەرکووک هەبووە چیان بۆ کەرکووک کردووە تویانویانە چۆن هاوکاری خەڵکی ئەو شارەوە ئەو شارە بکەن بە هێونی بارانی بژین تا ئێستا چاوەڕوان بکەن خەڵک پاداشیان باتەوە خەڵک لە دەوریان کۆ بێتەوە پرسیارێکی دەقیق و جوانە یەکگرت و کۆمەڵ لە کەرکووک لە دەسەڵات نەبوون سەرۆت و سامانی کەرکووکیان لا نەبووە بەڵام توانیویانە
لەسەر جوهدی خۆیان لە ڕێی خێرخوازیەوە هەموو ماڵێکی هەژار، هەموو ماڵێکی نەدار، هەموو ماڵێکی بێباوک و نازدار لە کەرتی تەندروستی، لە کەرتی پەروەردەیی، لە دروستکردنی دەیان و سەدان ئینسانی نەوعی بۆ کەرکووک، گێڕانەوەی بەهای گەورە گەورە بۆ ئینسانی کوردی ئەوانیان تەقدیم کردووە. هەموو کاریگەری لەسەر هەناوی کۆمەلگا هەیە. دووەمیان دەزانن کە خەڵکی کارەکتەرەکانی لیستی هاوپەیمانی مەشخەڵ ئەو کەسانن قەت بێدەنگ نابن لە گەندەڵی و قەت دەست نابن بۆ ماڵی گشتی و بە حرامی دەزانن ئەوە پێیان وایە ئومێدێکن. سێ یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ناو ئەنجومەنی پارێزگا پێشتر حوزوری هەبووە، کارەکتەری بووە. خەڵکی کەرکووک لەو سەردانانەی کە ئێمە دەچین بۆ ناو خەڵک ئەڵێن هەر ئیشێکمان بوو بێ، هەر پێداویستێکمان بوو بێ. نوێنەرەکانی ئێوە لە ناو ئەنجومەنی پارێزگا ڕۆژێک لە ڕۆژکاری حیزبیان نەکردووە، کاری گشتیان کردووە بۆ هەمومان وەکو یەک بوون. لەوانە هەمویان پاڵ نەرن کە خەڵکی کەرکووک ئومێدێکی دروست ببێ بە لیستێکی لەو جۆرە. کەواتە تێڕوانینتان چییە بۆەوەی کە لە هەڵبژانەکانە ئەگەر ئەنجامێک بەدەستبێنن چۆن ئەتوانن هاوکاری ئەو شارە بکەن؟ بۆ مەسەرن ئێوە ئەتوانن چه خزمەتێک بە خەڵکی کەرکووک بکەن ئەگەر هاتوو مەسەلەن ئەو کاندید و بربژێرانەتان کە پێشکەشتان کردو سەرکەوتنیان بدەست؟ ئەگەر خەڵکی کەرکووک دەنگ بە بربژێرەکانی ئێمە بدا، لیستی هاوپەیمانی مەشخەڵ، خەڵکی کەرکووک دڵنیا دەکەینەوە لە هیچ گەندەڵیەک لە ناو ئەنجومەنی پارێزگا و لە دەوائیری کەرکووک بێدەنگ نابین. دوو، هەر پرۆژەیەک خزمەت بە کەرکووک و کەرکووکیەکان بکە لەوێ تەبەنی دەکەین و دەیخینە گەڕ. سێ، ئەنجومەنی پارێزگا کە ڕۆڵێکی چاودێری دەگێڕێ بە ناودام و دەستگاکاندا چاوداریەکی ور دەکەین، کەس نەجاتی نابێ لەبەر دەمی چاوی تیژی کاندیدەکانی ئێمە کە بە دوای دابچێ و گەندەڵیەکان کەشفکە و بیگەێنێتە دادگا و بە دوای دابچێ مەلەفەکان هەڵداتەوە. بۆیە بە تەسەوڕی من قۆناغێکی نوێ دێتە پێشێ، گەنداڵکاران بۆیە ترسیان هەیە لە بوونی کارەکتەری لەو جۆرە لە ناو ئەنجومەنی پارێزگا کە دەزانن ئەو قۆڕکاری و گەندەڵیان بۆ ناکرێ. بۆیە لە کەرتی تەندروستی، لە کەرتی پەروەردە، لە خزمەت گوزاری، لە پرۆسەی چاودێری، لە بەدواداچوونی کاروباری هاوڵاتیان خەڵکی ئێمە بە ئەمانەتەوە بەدەمیەوە دەبێت. بەڵێ جنابی مامۆستا باسی بەدەستێنانەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بکەین بەنسبەت کوردەوە، چەند گرنگیان پۆستە وەربگیرێتەوە لەلایەن کوردەوە؟ ئیجابیات و سەلبیاتی بەدەستهێنانەوە و بەدەستنێنانەوەی چییە؟ چۆن ئەتوانین سەرکەوتنی کورد لە سەرکەوتنی دووهێزی دەسەڵاتداری ڕابردووی پارتی و یەکێتی لە کەرکووک جیا بکەینەوە؟ بە تەسەوڕی من دەبێ ئەوەش پرسیارێکی دەقیق و وەجیهە، دەبێ خەڵکی کەرکووک و لە هەرێمی کوردستانیش دەبێ خەڵک قەزیەی نیشتیمان، قەزیەی قەواری هەرێمی کوردستان، قەزمەی ئەزمموی هەرێمی کوردستان لێرەش نەپەستێتەوە پارتی و یەکێتیەوە. پارتی و یەکێتی حیزبن، نێتەوە نین، نیشتیمان نین، لە مووقعێکی زەمەنی ئیشیان کردووە لە زەمانێ تەواو دەبن. بەڵام قەزیەی نیشتیمانیەکە، ئەزممونەکە، هەرێمەکە ماڵی خەڵکی هەرێمی کوردستانە، مڵکی خەڵکی هەرێمی کوردستانە، مڵکی هیچ حیزبێکی سیاسی نیە لە وڵاتە، تاپەوەی هیچ حیزبێکی سیاسی نیە لە هەرێمی کوردستان. بۆ بەغدا بە ئەولاتر، بۆ عەفوەن بۆ کەرکووک، لە کەرکووک وەکو ئاماژەی پێکرا پێک هاتەی جۆرا و جۆری تێدایە، پارتی و یەکێتی ئەزمموی خۆیان کرد و پارێزگاریان لا بوو ماوەیەکی دوور و درێژ و خۆ نەتوانرا هیچ بکرێت. بەڵام گێڕانەوەی پارێزگار بۆ کورد یەکێکە لە زەڕورەتەکان بە تەسەوڕی من. بەڵام ئەو بەچی دەکرێت؟ خەڵکی کەرکووک بە دەنگەکانیان ڕۆڵ دەگێڕن کە هەمویان بچن بۆ دەنگدان. چونکە مامۆستا عەباس ئەو جار کەرکووک کورسیەکانی زۆر سنووردارن، کورسیەکانی 15 کورسین کە منافەسەیان لەسرە. پێکهاتەی کەرکووک بۆ تورکومان و بۆ عەرەب بەپێی ئامار کە لەوێ لە بەردەستە و قسەی لەسەر دەکرێت قووەتی 7 تا 8 کورسیان هەیە. کوردیش قووەتی 7 تا 8 کورسی هەیە. کورد بە تەسەوڕی من لەوانەیە 7 تا 8 کورسی بێنێ. ئەگەر 8 کورسی بێنێ دەبێتە 50 زائید 1. بۆیە پارێزگار ئەو جار بە تەسەوڕی من ئاسان نییە، ئیشی زۆری دەوێت. مەسەلەن بۆ نمونە دەبێت خەڵک بزانێ ئەگەر یەکێتی ئیدعا دەکات دەڵێ من 3 تا 4 کورسی دێنم، ئەوە گریمان ئیدعاکەی ڕاست دەرچوو کە بەدیدی من ڕاست دەرناچێ.
ڕاست دەرچوو ئەیدە پێویستی بە دەنگی خەڵکەکەی ترە ئەو مامەڵەی کێسان لەگەڵ یەکتر دەکرن بازاڕیان کردوتە بازاری کڕینی ئەندامی یەکتر و لێرە پارە نییە بۆ موچە و بۆ تەندروستی و بۆ پەروەردە و بۆ خزمەت گوزاری بەڵام لەوێ بە ملیێنان و بە ملیارانیان هەڵبژاردووە بۆ کڕینی ئەندامی یەکتر بەو گیانە دەتوانن بەیانی پارێزگاردانێن بۆیە خەڵکی کەرکووک دەبێ بزانێ دەبێت پارێزگارێک بێتە پێشەوە کوردیش بێ لە یەکێتی و پارتیش نەبێ ئەوە گرنگە ئەشێ ڕوو بدا ینی بۆ چونکە بە تەسەوری ئێمە ئەگەر لیستێکی تر سێ چوار کورسی هێنا جگە لە یەکێتی و پارتی پاڵێوراوی دەبێ بۆ پارێزگار ئەو کاتە دەیە گفتوگۆ لەگەڵ پێکاتەکانی تر بە تەسەوری من دیدیان بۆ هێزێکی تر بۆ کەرکووک جیاوازە لە دیدیان بۆ یەکێتی و پارتی چونکە ئەزمموی تاڵیان لەگەڵ یەکێتی و پارتی بووە هەموو ئەوانە فرسەت بۆ بەڕانکاری حقیقەت و بەرکەوتنتانە بۆ لەگەڵیان وەڵتەبیعی ئەوانە جارێ هەمویان پێشبینین بەڵام کاتێک لەمسی شتیش دەکەی لە واقعەکە شت دەخوێنیە بۆ مۆزوعەکە زۆر باشە جەنابی مامۆستا باسی ئەوە بکەین سەلبیاتەکەی چیە ئەگەر بە پێچەوانەوە ڕوویدا خوا نەخواستە مەسەلەن کورد نەیتوانی لە واستەیە بێ کە ململانەی جددی لەسەر وەرگرتنەوەی پۆستی پارێزگار بکە بۆی کەرکووکیەکان بەرچاویان ڕوون بێ خۆی ئەوەش ئەگەرێکە کورد بەو حاڵەتەی کە ئێستا تێکەوتووە ئەو نیگەرانی کە بۆیان دروست بووە لەو دوو حیزب حکومڕانە ئەوە بکەنە پێوەەر نابێ بیکەنە پێوەەر کورد بیکاتە پێوەەر زەرەر دەکا مامەڵی لەگەڵ یەکێتی و پارتی یەکێتی و پارتی مامەڵی خراپی بووە لە ڕقیوان نەچێ بۆ دەنگدان نادەبێت بچێ بۆ دەنگدان و بۆ هێزێکی تر ئەگەر ئەوە ڕوو بدا ئەو چەند ساڵێک ئێستا دەیبینین لە دوای 16 ئۆکتۆبەر لە 2017ەوە وەزی کەرکووک چۆنە و ئێمە لە مەیدان دۆڕاندومانە لە بە قانون و بە یاسا و بە دەنگدانیش بیدۆڕێنین نەهامەتیەکان ڕەنبێ قوڵتر ببنەوە چونکە ئێستا ئەمری واقعێک زاڵە لەوێ کە ڕووداوە ڕوویداوە و ئینتیخابات نەکراوە تۆ لە مەیدان خەسارەتێکی گەورەت کردووە بەهۆی فەشەلی یەکێتی و پارتی لە قانون و لە هەڵبژاردن و بە یاساش خەسارەتی دووەم بکەی معاناتەکان قوڵتر دەبنەوە ئەو کەرکووکە کە هەرێکە دروشمێکی بۆ داناوە تەڕاجوع دەکات تعریب لە کەرکووک و دەوروبەری مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەڵێن ئێستاش بەردەوامی هەبووە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 2007ەوە تا ئێستا کە تەنگزیکەی 6 ساڵەکە 6 ساڵەگە پرۆسەیەکی با بڵێن سیستەماتیکی بە عەرەبکردن و هێنانی عەرەبەوە بابەتانە ئەنجام درابێ جێگەی مەترسیە ئێوە لە نزیکەوە مامەڵەتان کردووە لەگەڵ با بڵین دانیشتوان و پێکاتەوە خەڵک و گۆڕانکاریەکانە لە کەرکووک هەستان پێ کردووە کە شتێکی وا لە ئارادا بێ و مەترسی دروست بکە ئێمە تا ئێستا مامەڵەمان زیاتر لەگەڵ پێکهاتە کوردیەکە و بەشە کوردیەکەی کردووە لە حملەی ئینتیخابات بەڵام بەتەکیت هەر هێزێک لە کەرکووک دەیەوێ نەفوزی خۆی بە تایبەتی لە ڕووی قەومی و نەتەوەیەوە نەفوزی خۆی زیاد بکە عجایب نییە پەنەبرابێ بۆ ئالیات و میکانیزمی لەو جۆرە وردەکاریەکەم لا نییە چونکە نەچوومە ئەو مۆزوعە بەڵام بەتەکیت ینی کەرکووک وەکو ئاماژەم پێکرد خەڵک پێی وایە دڵی عێراقە عێراقێکی بچووکراوەیە دەیەوێت لەوێ بەهێز بێ بە تایبەتیش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئیش لەسەر ئەو مۆزوعە بە تەسەوری من داتای وردم لانیە بەڵام دەبێ کرابێ ئەم پرسیارانە گرنگن بۆ نەتیجەی هەڵبژاردنەکەش بۆ خۆی گرنگە پرۆسی بەنسبەت کەرکووکەوە بە تایبەت تەدەخول و دەستێوەردانی وڵاتانی ئەقلیمی لە عێراقا بە ڕوونیە بیندێ لە ئێستەی کەرکووکە شتیوا هەستی پێکراوە بە تایبەت کە جەنابتان فەرمووتان کە کەرکووک عێراقێکی بچوو کراوەیە خۆی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد نفوز و تەمۆحی وڵاتانی دراوسێ لە عێراق زۆرە کاریگەریشیان هەیە دابەشبوونیش هەیە بلۆگ بەندیش هەیە ئەوە لە کەس شاراوە نییە لە کوردستان هەیە لە عێراق هەیە هێزەکانی عێراق هەیە پێکاتەکانی عێراق هەیە بۆ کەرکووک دەستێوەردانەکە لە ئایندە چۆن دەبێ نازانم بەڵام چاویان لەسرە تورکیا چاوی لەسەر تورکیا کەرکووکە ئێرانی چاوی لەسەریەتی وڵاتانی گەورەی دنیا چاویان لەسرە هەر یەکیان دەیانەوێت ئەو کارەکتەر و هێزانەی کە لانی کەم ئاراستەکان بەرەو ئەوەیە نەفوزیان لەوێ زیاتر بێ بێتەسیر نییە کورد چی هەیە لە بەرامبەرەوە خۆی کورد شەپرزە
کورد چۆن لێرە شپرزە بەتەکیید لەوێش دابەشبوونی هەیە ینی چۆن لێرە دابەشبوونی هەیە لەوێش هەیە بەڵام ئێستا لە حملە ئینتخاباتەکە زۆر هەستی پێ ناکەی بەس دوایی ئەیبینیمان خۆ لە پێکێنانی حکوومەتی عراقی لە دیاریکردنی سەرۆک کۆمار لە دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەو ڕوونی هەست پێکرا تاخیر بوو باڵام هاوپەیمانێتی پێکێنرا ئەی هاوپەیمانێتی سەدر و بارزانی و حەلبوسی پێک نێنرا زۆرینە نەبوون تەدەخولاتی تر و شکستیان پێهێنان چونکە ئەوانە حساباتیان بۆ عێراق نەکرد پێیان وا بۆ پێکاتەکانی عراقیان حساب بۆ نەکرد هەریەکەیان وا بەستەی مۆزوعێ بوون و بەڵام دواتر واقعەکە شتێکی تری هێنا پێش مامۆستا باسی تەدەخولات و ئەو عێراقەمان کرد کەیم ڕۆژانایی بینین جۆرا و جۆر جارێک دادگای فیدراڵیت هەیە باڵا دەستە جارێک سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و پەرلەمان و چوزانم جارێک وڵاتانی ئەقلیمی تو پێت وایە ئەم پرۆسەیە ینی یەک لایکردنەوەی داهاتووی کەرکووک بەسترا بێ بەم پرۆسەی هەڵبژاردنەوە یان شتی تر ئەکرێ تەدەخولاتی هەبێ لە داهاتووە هەڵبژاردنەکە کاریگەری گەورەی هەیە بۆ ئایندە و داهاتووی کەرکووک حسابات لەسەر ئەو حەجمە دەکرێ بەڵام بەتەکیید پاڵنەری تریش کاریگەری دەبێت لەسەر ئەوە بەڵام پاڵنەرەکانی تر حسابات چ دەکەن لەسەر ئەو پێوەرانە دەکەن کە ئێستا خەڵکی کەرکووک چۆن دەنگی داوە انتخاباتەکە زۆر گرنگە پاڵنەری یەکەمە و معایری یەکەمە بۆ ئایندەی کەرکووک بەڵام دواتر معادلاتە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان مامەڵە لەگەڵ ئەو دەرهاویشتانە دەکەن کە انتخاباتەکە دروستی دەکەن بڵێ مامۆستا دیسان ئەڵێمەوە کە جەنابتانە ماوەیە زۆر لە کەرکووک ئامادەییتان هەیە ئەڵێن کە واقعەکەش وایە کەرکووک لەسەر دەریایەک نەوتە ئابوووریەکی بەهێزی هەیە شارێکی گرنگە لە ڕووی ئابوووریەوە ژیانی خەڵکیتان چۆن بینی ژیانی خەڵکەکەی وەکو موچە و بژێوی ئەوانەی لەسەر بەغدان موچە و بژێویان لە کاتی خۆی دێت بەشێکیشی لەسەر هەرێمە وەکو خەڵکی هەرێم گیرفانی بەتاڵە لەوێ ناخۆشیەکەی ئەوەیە لە فەرمانگەیەکدا بەشێک لەسەر بەغدایە بەشێک لەسەر هەرێم لەناو خێزانێکی شتاتەنە لە ناو خێزانێکدا بە هەمان شێوە ئەو جیاوازی دروست کردووە ئەوە لە ڕۆی دەرونی نەفسیەوە زۆر قورسە لە ڕووی خزمەتگوزاری ناو جادە و بان و ئاو ئاوەڕۆ و کارەبا و شەقامەکانی لە شارێکی کۆسکەوتووی زۆر مەخبوونی فەرامۆشکراو دەچێ خزمەت نەکراوە بە هەر کۆڵاندا تێدەپەڕی نابێت کەرکووک وابێ وەکو ئاماژەت پێکرد کەرکووک ژێری نەوت بێ و سەرێکی وێرانە بێ خەتایەکی گەورەیە بەرامبەر بە کەرکووکیەکان ئەنجام پرسیارەتێک دیارە چوزانم کێ وایە خەتای کێ بوو لە هەر قۆناغێک بەرپرسیارەتەکە لای یەکێ بووە ئێستا بەرپرسیارەتی پارێزگار و حکوومەتی ناوەند لێ بەرپرسیارە ئێستا لە 2007ەوە بۆ 2023 6 ساڵە 6 ساڵ ئاوران لێ نەداوەتەوە پێشتر حکومڕانانی کوردستان لێ بەرپرس بوون لە 2003 تا 2007 کورد لەوێ حاکم بوو لێ بەرپرس بوون ژێرخانێکیان بۆ دروست نەکرد جادەوبانێکیان بۆ دروست نەکرد نەخۆشخانەیەکی نەوعیان بۆ دروست نەکرد حیزبایەتیان کرد لە جیاتی حکوومەتداری و هاوڵاتی بوون دڵی پێکاتەکانیان خۆش نەکرد ڕۆژانە پێکاتەکان هەموو لە دڵ ڕاوکێدا بوون شارەکان بەی خۆیان نەدەزانی عەرەب و تورکمان چونکە کووردە ئێستا کورد بە جۆرێکی تر ئەوانە هەمووی پێویستی بە عەقڵێکی نیشتیمانی هەیە تێڕوانینێکی نیشتیمانی هەیە کەسێک هەیە لەوێ ئایدۆلۆژیا نەتەوایەتی بێسەروبەر مامەڵە نەکا لەگەڵ کەرکووک بۆی بتوانێت هاوسەنگی بگەڕێتەوە هاوڵاتیانی کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە دڵیان پێخۆش بێ لەوانەیە ئێستا یەکێک لەو دوو حیزب حکومڕانە کە دروشمی کوردایەتی و شیعاری کوردایەتی بەوە دەیانەوێ خەڵک گەرمکەن بۆ انتخابات ئەی خۆ ئەزمون کران کاکە بوونەی تۆ مەسەلەن 20 ساڵ نەتوانی ئەی 20 ساڵ کورد حاکمە بۆ نەتوانی کاکە ئەو دروشمانە بە تەسەوڕی من ئەو شیعارانە پاڵنەرین بۆی خەڵک بچێ بۆ دەنگدان خەڵک زۆر دڵی بەو شیعارانە خۆش نییە خەڵک دڵی بەچی خۆشە کەرکووکێکی ئارام کەرکووکێکی هاوسەنگ کەرکووکێکی خزمەتکراو کەرکووکێک لە دەستێکی پاکدابێ کەرکووکێکی دەوڵەمەند بەڵام سەرۆت و سامانەکەی بۆ خۆی سەرف بکرێتەوە نەک ئاودی و بکرێ و بۆ خزمەتی حیزب بەکاربێنرێ خەڵک ئەوانە ئەوڕۆ دیدنی بۆ ئایندەی شاری خۆی ئەو تەسەوەرە دروست نەبێ وەکو ئیدیۆمە کوردیەکەڵێ باری خەڵکەکە هەرچلمەند بێ و پێی وابێ بۆچی بەشداری پرۆسی هەڵبژاردن بکە
ئەتوانین بۆ نمونە بەدیلی ئەمە دروستکەین ینی خەڵک بۆ نمونە گەر بەشداری کارابێ بەدیلی ئەم بارودۆخە بێتە هەراوە سوزانم باری خەڵک ئەوە سەخت و گران و بێخزمت گوزاری نەبێت لە شاری کەرکووک ناخەڵک نابێ ناومێت بێ هەموو شۆڕشێ هەموو گۆڕانکاریە کت و پڕ ڕوونادا بە تەسەوڕی من ناومێدی خەڵک جارێکی تر حکومڕانەکانی پێشتر دڵیان پێی خۆشە و دێنەوە بە ناومێدی چارەسەر نابێ گۆڕانکاری دەکرێ بە دەنگی خەڵک سە لە هەرێمی کوردستان ڕۆژێک لە وڵاتی ئێمە یەکێتی 50 کورسی هەبوو پارتی 50 کورسی هەرچی بیانویست باە دەیان کرد ئەگەر ئەوە ما بایەوەکو خۆی دڵنیا بە حکوومەتی ئێرەش دەسەڵاتی ئێرەش لە ڕووی ئازادیەکان لە ڕووی ڕادەربڕین لە ڕووی دژایەتی گەندەڵی وەکو ئەو وڵاتە عەرەبیانە دەبوون کە ڕئیسێک چی وتوا دەبوو ئێستاوان نییە ئێستاوانەی دوێنێ شەرعێتی شۆڕش غێریان هەیە و نانی شۆڕش دەخۆن و نانی دوێنێ دەخۆن پارە و دەسەڵات و ئەویان لێکەوە لە ناو شعبەکان و لە ناو جەماوەڕەکانیان قیمەتێکی وایان نەماوە زۆر هاتوونە خوارەوە کەواتە وانە گۆڕانکاری بە هاوڵاتی نەکرێ هاوڵاتی دەتوانێت گۆڕانکاری بکە دەتوانێت چاکسازی بکە دەتوانێت نەخێر بکە لە بەردەمی گەندەڵکاری بۆیە فرسەت لە بەردەمی کەرکووکیەکان هەیە فرسەتی باشیش هەیە ئەگەر بیانەوێت مامۆستای بەڕێز باسی سەنگەر گواستنەوەت کرد کە لە کەرکووک و مۆدێلێکی چوزانم ناسایی ناشیرین با بڵێن ممارەستایەکرێ بە تایبەتی ئێستا لە سەروبەندی هەڵبژانەکان و بە تایبەتی تر لە نێوانە و دوو حیزبەیە کە ناوتێنە ئەمە بە زەبری پارەیەکرێ بە زەبری پۆست و پلە و امتیازاتەکرێ ئێوە لە هاوپەیمانی مەشغەڵی کەرکووک لای کۆمەڵ و یەکگرتووە ئەمە نییە تەنها سەیرەکەن بەدیلتان چییە چوزانم ئەوان حاڵەتێکی یاساییە خەڵک چوزانم ئەهێن و ئەبەن و وعدیان نەدەنێ و بەڵێنیان نەدەنێ امتیازاتیان نەدەنێ و ئێوە چیتان هەیە بۆ خەڵک چۆن مامەڵە لەگەڵ خەڵکەکەن چۆنەتان نەبێ ئەو خەڵکی کە ئێستا لاتان نییە بێت بۆ لاتان ینی خۆشبەختانە یەکگرتوو کۆماڵ پارە و سەرۆت و سامانی وڵاتەکەی نەدزیوە و قۆڕخی نەکردووە بە نایاسایی بۆ ڕۆژێکی ئاوە بیکاتە مادەی کڕینی خەڵک ئەوە خاڵی ئیجابی و سەروەریە ئەوانە وەکو ئاماژەی پێکرا لێرە خەڵک بێ خزمەت بێ موچە گیرفان بەتاڵ 4 مانگ 3 مانگ موچە وەرناگرێ لەوێ پارە هەڵدڕێژرێ بۆ ئەندامی یەکتر و بۆ کڕینی ئەوە دەبێت بپرسێ خەڵک چوومە ناو خەڵک لەوێ هەندێک خەڵکم پرسی گوتم ئەو دیاردەیە چۆن دەبینی وتی یەکێتی و پارتی خەریکە وەکو کەلوپەل مامەڵە لەگەڵ ئینسانەکان بکەن بیان کڕن و بیان فرۆشن ئیجابی نیە زۆر سلبیە خەڵک زۆر نیگەرانە لەوە بۆیە یەکگرتوو کۆمەڵ کە ئەوەیان نیەشتی گەورەتریان پێیە ڕازگۆییان پێیە قیەمیان پێیە بوێری و دلێریان پێیە دژایەتی گەندەڵیان پێیە خزمەتیان پێ دەتوانن خزمەت بکەن لەکوێ بووە فرسەت درابێ بە کارکتەرەکانی ئێمە خزمەتی جوانی بە وڵاتە نەکردبێ ئێستاش ئەگەر نەخۆشخانەکان و کەرتی تەندروستی و بێباوکان و نازداران و ماڵی هەژار و نەدارانی ئەو وڵاتە هەر ماڵێکسەری پێ بکەی یا یەکگرتوو یا کۆمەڵ دەستێکی هەبووە لە دڵخۆشکردنی لە کاتێکدا هەرچی سەرۆت و سامانی ئەو وڵاتەیە لە دەستی ئەو گەندەڵانە بووە و هیچیشی لای ئێمە نییە ئەوە لای ئێمە بێ بڕوا بکە زەمانەت و ئەمانەت دەدەینە بە خەڵکی هەرێمی کوردستان 10 ساڵ نابە بە 10 ساڵ ئەو سەروەت و سامانەی هەرێمی کوردستان لای ئێمە بێ دەتوانم بڵێم بە 7 ساڵیش بە 5 ساڵیش فرسەتێ دروست دەکەین بۆ ئیش گۆڕانکاریە دەکەین خزمەتێ دەینە پێشەوە خەڵک ئەو کاتە بزانێ دەخوات چی کراوە بۆ چونکە ئەوکو ئاماشەم پێکرد لە پێشتر کارکتەرەکانی ئێمە گەندەڵ نین گەندەڵی فەساد خۆرخکاری ماڵی گشتی و ماڵی خەڵک لە دیدی ئێمە ئەمان سووتێنێ دەستی بۆ بەرین چونکە ئێمە حیساباتی ترمان هەیە ئێمە باسی قیامەتمان هەیە باسی لێپرسینەوەمان هەیە باسی ئەمانەت پارێزیمان هەیە ناڵێم وەکو ئینسان هەر توش نابێ بەس فەردێ تووشیش بێ زوو دەیهێنینەوە سەرخەت زوو ئیجراعاتی لەگەڵ دەکەین چونکە گەندەڵی و دزیکاری لە فەرهەنگی ئێمەدا لە حرام و لە هێڵە سوورەکانە بەس لای ئەو وانی لای الغایەت و تبەڕیر الوەسیلە گرنگەوە بمێنێتەوە گرنگەوە وەنی ئێستا دەبینین لە کەرکووک وەکو ئاماشەت پێکرد کەی ڕۆژی ئەوەیە لە دوای 30 ئەوەندە ساڵە لە کاری حیزبایەتی ئێستا بگەڕێەوە بۆ کڕینی ئەندام و
سێ چوار ئەندام چونکە ژیانی بە پێی پێویست نییە مشکلی هەیە گرفت تەرقیە ئیداری هەیە لە دایرەکە زوڵمت لێ کردووە بێنی پارەشی پێ بدەی و وعدێکی پێ بدەی بۆ ئایندە ئەوە شتی نزمی حیزبایەتیە. خەریکە نزیکە بینەوە لە کۆتایی یەک دوو شتێکە گرنگ بێ و پرسیارە ئاراستەتی بکەم. یەکەم لێرە لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردنە جەنابی مامۆستا ئێمە معاناتمان بەدەست بە دەستکردنەوەی ئازادیەکان و دزی و تزویر و ئەو بابەتانەوە هەبووە بەدەست ئەو سیستەمی کە هێناویان على ئەساس سیستەمی ئەلکترۆنیەوەوانە. چۆن سەیری ئەو سیستەماکەن کە ئەو میکانیزماکەن کە پرۆسەکەی پێبەرەوە چێ بەتایبەت لە ڕۆژی دەنگدان؟ هەڵبژاردنەکانی عێراق و کوردستان تا ئێستا بە نەزیهی بەڕێوە نەچوون جێڕەزامەندی بن بەڵام تەتەوڕیشیان کردووە قۆناغ بە قۆناغ. بەدیدی ئێمە ئەو جار بۆی هاوڵاتیان هەندێک جار باس لەوە دەکرێت گزی کاری زۆر دەکرێت و دزی زۆر دەکرێت و بۆی هاوڵاتی ناومێت بێ هەندێکی نەچێ بۆ دەنگدان و خەڵکی خۆیان بچێ ئەو جار جیاوازە هەم جیهازە ئەلکترۆنیە هەم دەستیە ئاسان نییە بتوانێت تەلاعوبی زۆری پێوە بکەیت. ئەگەر تەنها ئەلکترۆنی بواە و تەحەکومی پێکەرابە لە مرکزەوە پێمان وابوو بەڵام ئێستا لە هەر بنکەیەک وەرەقەیەک بە ئەلکترۆنی دەدرێتە دەست وەکیلەکان و دواتر گومانت هەبوو ئەو سندوقەش بەدەست دەیبژێرن کە جیاوازی هەبوو ڕەفز دەکرێت بۆیە مەجای تەزویر ناڵێم نەهێڵراوە بەڵام کەم کراوەتەوە یەک دوو لە کەرکووک پێکهاتەی جۆراوجۆری تێدایە حیزب حکومڕانەکانی ئێرە حاکم نین لەوێ بە کەیفی خۆیان یاری بکەن بە دەنگدەرانەوە لە هەر بنکەیەکی دەنگدان کوردیشی لێیە لە ناو کوردەکان یەکگرتوشی لێیە کۆمەڵیشی لێیە بە هەردووکیان یەکێکی لە پارتی لێیە یەکێتی لەیە کە دژایەت یەکتر دەکەن عەرەبی لێیە تورکمانی لێیە عەرەبی جۆراوجۆری لێیە مڕاقەبەکە چاودێریەکە ورترە بۆیە خەڵک لەوە ناومێت نەبێت کە هەندێک جار شت بڵاو دەکەنەوە تەزویرە و دیاری کراوە و دەنگەکان بۆ فلان و فلان و ئەوانە هەمووی بانگەشەی بێسەروبەری دەسەڵاتدارەکانن. زۆر باشە لە کۆتاییە پێیانتان چیە بۆ خەڵکی کەرکووک؟ لە کۆتاییدا پەیاممان هەر ئەوەیە دەڵێن خەڵکی شۆڕژگێڕ و قارەمانی کەرکووک حیزب حکومڕانەکانی هەرێمی کوردستان زۆر نەهامەتیان بەسەر ئێوە هێنا کردیان ئەداتی شەڕی جۆرا و جۆر و هەریەکەتان دنیای خوێنتان بۆ داون بەبێ نەتیجە ئەزمموی حکومڕانیەکەی ئەوانتان بینی جوان بینیتان خۆتان هاوارتان بوو لە دەستیان ئەو کاتێککە لە کەرکووک حکومڕان بوون هەریەکە هێزێکی ڕەشی هەبوو هێزی قژلولی هەبوو هێزی شەوکوتی هەبوو دەمامەکداری هەبوو ئەوانەتان بە چاوی خۆتان بینی ناکرێ جارێکی تر ئەوە دووبارە بکەنەوە و ئەو ئەزمونە دووبارە بکەنەوە بە دەستی خۆتان تووشی نەهامەتی بکەنەوە هێزی تر هاتووە لیستی هاوپەیمانی مەشغەڵ هاتووە بەڵێنتان پێدەدا خیانەت لە دەنگەکانتان نەکە سەرڕاستانە و بوێرانە و دلێرانە داکۆکی لە مافەکانتان بکە هەرچی پێ بکرێت لە خزمەت گوزاری پێشکەشتان کە بۆیە چاوەڕێی دەنگی کەرکووکیەکانین بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی مەشغەڵ سەرکەوتوو بن. بەڕێز مامۆستا مستەفا عەبدوڵڵا کارگەڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و سەرپرسیاری هەڵبژاردنەکان لە کەرکووک زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە جەنابی مامۆستا دەستان ساغ بێ تەندروست باش بن بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوو تا دیدارێکی تر خواتان